ماینەتی وازارەکانی ڕۆژگار تەواو بێهێزیان کردووە. دۆخی سەختی ژیان، کرێچێتی، نەبوونی نوایەک بۆ پشووی دوای ماندووبوونی زۆر، لەگەڵ ئەمانەشدا شەیدبوونی کوڕێکی گەنج کە هێشتا نازاندرێت تەرمەکەی لەکوێی ئەم نیشتیمانەدا بێناس کەوتووە، وێنە خێراکانی ژیانی پیاوێکی سەر و ناخسپیە، ئەو لە پێناوی ژیانێکی شایستە بۆ منداڵەکانی تاڵە ڕەشەکانی قژی سپی کرد و ئێستاش دوای شەیدبوونی کوڕێکی لە کاتی بەرگریکردن لە نیشتیمان خات و شانازی برای محەممەد ئەندامی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی دەستی هاوکاری و هەمانگی بۆ درێژ دەکات و لە ڕێگەی لێپرسراوی نووسینگەکەیەوە بەڵێنی تەواوکردنی ئەم خانوە دەدات کە 2 ساڵە عەلی بۆی سەختی ژیانەوە ناتوانێت کارەکانی تەواو بکە. لەو چوارچێوەیەدا هەڤاڵ مەلەئاری لێپرسراوی مەڵبەندی 24 ڕاپەڕین وێڕای گەیاندنی هاوخەمی هاوسەرۆکانی یەکێتی سوپاسی خات و شانازی برای محەممەدیش دەکات کەوە کەمیشە هاوکار و پشتیوانی کەسانی کەم دەرامەتە. بەناوی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کارژێڕانی مەکتەبی سیاسی و ئەندامانی مەکتەبی سیاسی بەتایبەتی شانازخان پرسە و سەرخۆشیەوەمان بۆ ئەو بنەماڵەیە دەردەبڕین بە بۆنەی کۆچی دوایی کوڕەکەیان و لە دەستدانی کوڕەکەیان کە گەنجێکی تازە پێگەیشتوو بوو و هەر لەسەر ئەرچی ئەوەی لەسەر ئەرچی بەڕێز شانازخان کە بەڵێنی ئەوەی دامژدەی ئەویان پێدەدن کە ئەرچی نۆژەنکردنەوەی خانووەکەیان و دروستکردنی خانووەکەیان لە ئەستۆ دەگرێت و بۆ شوێن ژیانیان بۆ دابین دەکات بۆ ئەو بنەماڵەیە کە بنەماڵەیەکی هەژار و کەم دەرامەتن و بە پێی پێویست دەتوانرێت هاوکار و پشتیوانیان بێت و سوپاسی شانازخانیش دەکەین بۆ ئەو ئەرکە مرۆییە کە خستوەتی ئەستۆی خۆی. عەلی لە ئێستادا لە خانووی کرێدایە و کاری ڕۆژانەشی گواستنەوەی بلۆک و کاری تری سەختی کرێکاریە. خەونی ئەو ڕزگاربوونە لە کرێچێتی و تەواوکردنی خانووەکەشی لە زووترین کاتدا بەڵێنی خات و شانازە کە دوای تەواوبوونی شانازی برای محەممەد وەک دیاری دەیبەخشێ بە باوکێکی خاوەن شەهیدی ئەم نیشتیمانە. دەستخۆشی لە ئێوەش و لە شانازخان دەکەم بەخێر بێن سەرچاوەکانم. ئێمە وەکو بنەماڵەی شەی شەریف ناسرا بە چاباک و دەستخۆشی لێ بەڕێز شانازخان و کاک مەلائاری و بەڕێزی کاک فەیسە مەسوول کۆمیتی سەر و چابە بۆنەی ئەوەی کە خەمخۆری میلەتەکەیان و هاتوونەتە سەر دەنگ و هاتوون بە ئەوەی هەستاون کە خانووەکەی بۆ نۆژەنکەنەوە دەستی هاوکاری دکەن و زۆر سپاس بۆ شانازخان و دەستی خۆش بێ و لە چەند ساڵی ڕابردوودا خات و شانازی برای محەممەد بە چەندین شێوازی جیاجیا هاوکاری و پشتیوانی کەسانی هەژار و کەم دەرامەت بووە لە سنووری ئیداری ڕاپەڕین. لە هەرکوێ ئازارێک کەبوو بێ خات و شاناز هاوکار و پشتیوان بووە و تەواوبوونی خانووەکەی عەلیش نمونەیەکی تری گەشە لە خزمەتە بەردەوامەکانی خات و شاناز ئیبراهیم محەممەد. هونەر ڕەسوول گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.